23 ساڵ لەمەوبەر یەکەم هەڵبژاردن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجام درا بۆ دەستنیشانکردنی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و ئەندامانی یەکەمین خولی پەرلەمان، بەڵام لە یەکەم مەزموونی دیموکراسیدا نەتوانرا کەسی یەکەمی هەرێمی کوردستان دەستنیشان بکرێت. لەم راپۆرتەدا NRT وردەکاری نەبوونی کەسی یەکەمی هەرێمی کوردستان لە ساڵانی 1992 بۆ 2005 دەخاتە ڕوو کە ئێستا شاوشێوەی ئەو ساڵانە کێشمە سیاسەکان لەسەر کەسی یەکەمی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی بەردەوامە. 27 ساڵ بەر لە ئێستا و دوای ساڵانێک ململانی و شەڕی ناوخۆیی نێوانیان، ڕۆژی حوتیاری ساڵی 1970 یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و 6 حزبی دیکەی باشووری کوردستان لە خۆرهەڵاتی کوردستان ڕێکەوتنامەیەکیان ئیمزا کرد و پێکێنانی بەرەی کوردستانیان ڕاگەیاند. یەکێک لە کارەکانی بەرەی کوردستانی لە دوای ڕاپەڕین دەرکردنی یاسای ژمارە 2 ساڵی 1992 بوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. ئەو کاتیش مەسعود مستەفا بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، جەلال حسامەدین تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەحموود عوسمانیش وەک کاندیدی هاوبەشی حزبی سۆسیالیست و پاسۆک، هەروەها عوسمان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان باشداری هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیان کرد. بەڵام لەبەرەوەی هیچ یەکێک لەو کاندیدانە دەنگی پێویستیان نەهێنا لە خولی یەکەمی هەڵبژاردنەکەدا کە دەبوو زیاتر لە نیوەی دەنگەکان بێت، بەهۆی ململانی و ناکۆکی سیاسیەوە نەتوانرا خولی دووەمی هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. لە یاساکەشدا ئاماژە بەوە نەکراوە کە دەبێت خولی دووەمی هەڵبژاردن ئەنجام بدرێت، هەرچەندە لە مادەی 8دا دەڵێت ئەو کاندیدەی زۆرینەی ڕاهای دەنگەکانی بەدەستێنا بە سەرکەوتوو دادەنرێت. بەوەش سەرکردە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەڵنەبژێردرا کە بەپێی یاساکەی ساڵی 1992 هەمان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی ئێستای دەبوو. بەڵام دوای شەڕی ناوخۆ و دابەشبوونی هەرێمی کوردستان بۆ هەرێمی زەرد و هەرێمی سەوز، بارزانی وەک کەسی یەکەمی هەرێمی زەرد و تاڵەبانی وەک کەسی یەکەمی هەرێمی سەوز دەسەڵاتەکانی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازیان لە دوو ئیدارەکەدا پیادە دەکرد. تا ساڵی 2005 و هەڵبژاردننی تاڵەبانی بە سەرۆکۆماری عێراق، هیچ کەسێک لە پۆستی سەرۆکی هەرێم یان سەرکردەی بزوتنەوەی کوردیدا نەبوو. بەڕێکەوتنی استراتیژی نێوان یەکێتی و پارتی و لە بەرامبەر پۆستەکەی تاڵەبانیدا، بارزانیش لە حوزەیرانی ئەو ساڵەدا لە پەرلەمانی کوردستانەوە بە سەرۆکی هەرێم هەڵبژێردرا. ساڵی 2009 بەوپێی یەکێتی و پارتی بە لیستی هاوبەش بەشداریان کرد، بارزانی وەک کاندیدی هاوبەشی هەردوو لایەن بە بەدەستێنانی زۆرینەی ڕاهای دەنگەکان ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە بە سەرۆکی هەرێم هەڵبژێردرایەوە. هەرچەندە لە 30 حوزەیرانی ساڵی 2013دا یەکێتی بە ئەوکاری پارتی ویلایەتی بارزانیان بۆ 2 ساڵ درێژ کردەوە، بەڵام ئێستا و دوای 2 ساڵ هاوکێشە سیاسەکان گۆڕانکاریان بەسەرداتووە و ئەو دوو لایەنە هاوپەیمانە لە دوو بەرەی جیاوازدان. بە شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان لە بەرەیەک و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامی لە بەرەیەکی دیکەدان. ململانەکانی نێوان ئەم دوو بەرەیەش لەسەر سیستەمی سیاسی هەرێم و پۆستی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانیەتی. هەرچەندە گفتوگۆ سیاسەکان ئێستا لە هەموو کات زیاتر گەرم و گوڕە، بەڵام تا ئێستا ڕوون نییە ململانێ سیاسەکان چی چارەسەرێک بۆ دوای 19 ئادەدۆزنەوە و لەسەری ڕێک دەکەون، لەگەڵەوەی پارتی داوای 2 ساڵی دیکەی سەرۆکایەتی بۆ بارزانی دەکات. بۆیە هەندێک لە چاودێران دۆخی ئێستای نێوان لایەنەکان بە ئەوشێوەی ساڵی 1992 دەشوپێنن بەو جیاوازیەوە کە 23 ساڵ پێش ئێستا 4 کەس چاویان لە کورسی کەسی یەکەمی هەرێم بوو، بەڵام ئێستا ململانی پارتی بۆ 1 کەسە کە بەپێی ئەو یاسایانی لە هەرێمدا کاری پێدەکرێت ناتوانێت بەردەوام بێت لە سەرۆکایەتیەکەی. هونەر ئەحسان، NRT.